شێخ عەلی قەڵبەزە هەڵۆیەک هەمیشە بە ئاسمانی نەمریەوە. هەڵۆکان هەمیشە بە ئاسمانی نیشتیمانەوەن. ئەوان بەرز ئەفڕن، بەرز بەرەو پانتایی ئاسمان، بەرز بەرەو لووتکەی نەمری. ئەوان تەنها هەڵۆ نین، پاسەوان و پارێزەری خاک و ئاو و ئاوەدانین. ماندوو نابن لە پێناو بەرگری لە خاک و بۆ بنیادنانی ئایندەیەکی باشتر لووتکە و بەرزی هەڵەبژێرن و هەر لەوێوە و بە خوێنی خۆیان لاپەڕەکانی مێژووە نووسنەوە. کەم نیشتیمان و نەتەوە هەیە هێندەی نیشتیمانەکەی من هەڵۆی هەبێ. کەم ئاسمان هەیە هێندەی ئاسمانی نیشتیمانەکەی من هەڵۆی تێدا بفڕێ. هەر بۆیە ئەم خاک و ئاوا، ئەم دەشت و ڕەز و باخە، ئەم لانەی بێچوە شێرانە بە نیشتیمانی هەڵۆکان ناوەبرێ و ناسراوە. ئێرە ناوچەی قەرەداغە، شوێنێک لە ناو سروشت و لە ناو دڵی نیشتیماندا. ئێرە پێدەشتی کار مامز و نیشتیمانی هەڵۆکانە. هەر لێرە بوو، بەڵێ لێرە لە یەکێک لە بەرەبەیانەکانی ساڵی 1890دا و لە دامێنی گوندی شیوی قازی بەچکە شێرێک لەدایک بوو. بەڵێ خۆی بوو. هەر بۆ پێشوازی ئەویش بوو ئاسمانەکان فرمێسکی شادیان ڕشت و دەشتایەکان بوژانەوە و کانیاوەکان پڕ ئاو بوون و نیشتیمان لە قاقای پێکەنینیدا. ئاخر هاتنی ئەو ڕووداوێکی ئاسایی نەبوو، موعجیزە بوو. ئەو بە شێری لەدایک بوو، دواتر وەک هەڵۆفڕی و بۆ هەمیشە لە شەقەی باڵیدا و بە ئاسمانی نەمریەوە گرسایەوە. بەڵێ ئەو شێخ عەلی قەڵبەزە بوو. شێخ عەلی قەڵبەزە ناوی تەواوی شێخ عەلی کوڕی شێخ عەبدولکەریمە. لە خێزانێکی ئاینی و نیشتیمان پەروەری شێخانی مەردۆخی لە گوندی شیوی قازی ناوچەی قەرەداغ لە ساڵی 1890 چاوی بە دنیا هەڵهێناوە. هەر لە سەرەتای لاویەوە و بەهۆی ئەو هەستە نەتەوەیەی کە بنەماڵەکەی هەیان بووە، هەستی بە زوڵم و زۆری داگیرکەران بەرامبەر نەتەوەکەی کردووە. هەر بۆیە لە ساڵی 1990 پەیوەندی بە شۆڕشی کوردەوە کردووە بە سەرۆکایەتی شێخ مەحموودی حەفید و هەرزووش بۆتە جێگای متمانەی شێخی نەمر. وەکو فەرماندەیەک دەوری باڵای هەبووە لە شەڕی دەربەندی بازیان بەردەقارەماندا کە لە ڕێکەوتی 22/1990 ڕووی داوە کە لەم نەبەردیەدا شێخ مەحموود بە برینداری بەدی لە گیرێ و لە پەنا بەردەقارەماندا بەرەو بەغدا و دوجار نەفیەکرێ بۆ وڵاتی هەندستان بۆ دوورگەی ئەندامان. پاش ئەم شکستە هەندێک لە سەرۆک هۆز و عەشایرەکان لە جێگای خۆیان مانەوە و وازیان لە خەباتی چەکداری هێنا. بەڵام شێخ عەلی قەڵبەزە و خزمەکانی گوندی شیوی قازیان چۆڵ کرد و چوونە شاغ بۆ بەرگریکردن لە خۆیان. مەحموود پاشای جاف شێخ عەلی خۆشویستووە و ناسیونی. هەر بۆیە نێراو ئەنێرێتە لای و داوای لێکات کە بێتە سنووری شارە زور و چی پێویست بێت پشتگیریەکات. شێخ عەلی قەڵبەزەش ڕازیە بێ و پاشانیش چەند گوندێکی وەک قەڵبەزە و بێسەڵمێن دەخاتە ژێردەست و هەموو هاوکاری و پشتگیریەکی شیەکات. هەر لێرەشەوە لە زمانی مەحموود پاشاوە ناوی قەڵبەزەی وەرگرتووە. پاژەوەی ئینگلیزەکان بە ناچاری و دوای ماوەیەک لە دوورخستنەوەی شێخ مەحموود دەگەڕێنەوە. لە ڕێکەوتی 22/1922 شێخ مەحموود گەیشتەوە عێراق و دوای ماوەیەکی کەم بەریتانیەکان دەیهێنەوە بۆ سلێمانی و دەیکەنە حکومداری کوردستان. هەر ئەو کاتیش شێخ عەلی قەڵبەزە دیسانەوە پەیوەندی بە شێخ مەحموودەوە کاتەوە شارە زور بەجێ دێڵێ. پاژەوەی شێخ مەحموود بە وشەی حکومدار ڕازی نەبوو چونکە وەکو پارێزگار وەهابووە حاکمی حەقیقی ئینگلیز مێجەر نۆئێل بوو کە هەموو دەسەڵاتێکی هەبوو. بۆیە شێخ مەحموود لە ڕۆژی دەی تشرینی 1922 ئیعلانی مەلیکی کوردستانە کات. پاشان ئینگلیزەکان کە زانیان شێخ لە فەرمانەکانیان دەرچووە و تا بێت پێگەی بەهێزە بێ بڕیاریاندا هێرش بکەنەوە سەر کوردستان. بۆیە لە ڕێکەوتی 1/1923 ئاگاداری شێخیان کرد سلێمانی چۆڵ بکە و لە ڕێکەوتی 2/1923
شاری سلێمانی بۆردومان کرد. شێخ بەرەو سوورداش و شارباژێر ڕۆیشت و گەیشتە پیران لە نزیک مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان. بەم جۆرە حکومڕانیەکەی شێخ کۆتایی پێهات. کۆتایی هاتنی ئەم شۆڕشە تەنها لە ڕووی ئیداریەوە بوو. دەنا گڕ و کڵپەی تا دەهات بەتین و تاوترە بوو. ڕۆژی 6 ئەیلولی 1930 کە بە 6 ڕەشی ئەیلول ناسراوە، ڕاپەڕینی خەڵکی سلێمانی لە دژی زوڵم و زۆر و داگیرکاری ئینگلیزەکان بووە هۆی جیرانی دەیان و برینداربوون و شەهیدبوونی چەندانی دیکە. هەواڵی ئەم کوشتن و بڕینەی سلێمانیە گاتە لای شێخ لە پیران و زۆری پێناخۆشە بێ و دڵگرانە بێ. بڕیاری تۆڵەسەندنەوە لە داگیرکەرانەدا و هەرزوو بەرەو سنووری باشووری کوردستان بەڕێکەوێ و لە ناوچەی پێنجوێنەوە بەرەو شارە زوورە ڕوات. لەوێ ئاگاداری شێخ عەلی قەڵبەزا کات بۆ ئەوەی بچێتە ناو عەشایرەکانی قەرەداغ و سەنگا و گەرمیان و ئاگاداریان بکاتەوە لە هاتنەوەی شێخ و هەڵگیرساندنەوەی شۆڕش. ئەوانیش زۆریان پێخۆشە بێ و بڕیاری پشگیری شێخەدەن. شێخ و لەشکرەکەی لە شارە زوورەوە بەرەو سۆڵەی شێخ قادر دامێنی قەزای قەرەداغ و لەوێشەوە بەرەو هۆمەرقەڵا، لێرەشەوە بەرەو چریەقەڵا و زەردەلیکا و بانیمۆرد بەڕێکەوێت. لێرە کۆمەڵێ چەکداری ئەو عەشایرانە و شێخ عەلی قەڵبەزا یەکەگرنەوە. دوای چەند ڕۆژێک لەشکری شێخ بەرەو خانی حەمەی کەریماغا لە ناو زەنگەنا کەونەڕێ تا ئەگەنە گوندی کەریم باسام نزیک جەوەڵی ناسان جەوەڵگل، دوجار بەرەو ناو تاڵەبانی و گوندی ئاوباریک سەر بە ناحی قادرکەرەم. لە ڕۆژی 4 1930 هێزەکان لە گوندی کانی قادر ئاوایی شێخ حەمید کۆشک دارەتوو دابەژە بن. شێخ مەحموود و هەندێک لە هێزەکانی بە فەرماندەیی شێخ عەلی قەڵبەزا دەچنە گوندی ئاوباریک. دیار بوو حکوومەتی داگیرکەر بەهۆی سیخوڕەکانیەوە جێپەی ئەم لەشکریان هەڵگرتووە و چاودێریەکردن. بۆیە هێزێکی گەورە لە سوپا و پۆلیس و جاشیان بۆ هێرشکردنە سەریان ئامادەکرد بوو. ڕۆژی 5 4 1930 کاتژمێر 4 بەیانی دەوری گوندی ئاوباریک لەلایەن هۆردووی دوژمنەوە ئەگیرێ و شەڕ دەست پێیەکا و تا دوای عەسر بەردەوامە بێ. دوژمن تۆپ و فڕۆکەی زۆر بەکارەهێنێ و ئەیەوێت بگاتە سەر سەنگەرەکەی شێخی نەمر. بەڵام مقاومەتی فەرماندەی دەسەڕاست کە شێخ عەلی قەڵبەزا بێت ڕێگا نادات دوژمن پێشڕەوی بکە. هەر بۆیە فڕۆکەکانی حکوومەت هێرشیان بۆ سەر سەنگەرەکانی شێخ عەلی چڕەکەنەوە و لە کۆتایی عەسرێکی درەنگ بە مەترەلوزەی فڕۆکەکان مەخابن شێخ عەلی شەهید دەکرێ و زیاتر لە 200 کەسیش لە سوپای دوژمن دەکوژرێ و بریندارە بێ. بە شەهیدبوونی شێخ عەلی و کۆمەڵێ لە پێشمەرگەکانی لەشکری شێخ دەشکێ و بە ناچاری شێخ مەحموود دەکشێتەوە و لاشەی پیرۆزی شەهیدی فەرماندا شێخ عەلی قەڵبەزا لەگەڵ خۆیانە بن بۆ ئەوەی دەست هۆردووی ئینگلیز نەکەوێ و لە گوندی بنەکەی خەپەچوێر دەدرێتە دەست خەڵکەکە بۆ ئەوەی لە جێگایەک بە خاچی بسپێرن. پاژماوەیەک و نەمانی هۆردووی حکوومەت لەو ناوەدا سەید محەممەدی جەباری و شێخ عەبدولکەریمی قادرکەرەم لەگەڵ خزمان ئەچنە سەر گۆڕەکەی و دەیگوێزنەوە بۆ نزیک گوندی قەرەچێوار نزیک قادرکەرەم و لە گۆڕستانی سەلمەخان بە خاچی ئەسپێرن. دوای شەهیدبوونی شێخ عەلی قەڵبەزا شێخ مەحموودی نەمر نامەیەک وەک پرسەنامە بۆ شێخ نەجیبی قەرەداغ دەنێرێت کە ئامۆزا و خۆشەویستی نزیکی شێخ عەلی بووە و زانایەکی ئاینی بەتوانا و عەشایرێکی دەستڕۆیشتوو بووە لە ناوچەکەدا کە ئەمە دەقی پرسەنامەکەیە. جەنابی عالی مەقام فەزیلەی شێخ نەجیب ئەفەندی محتەرەم، هەرچەندە لە کارمانە خەسارۆمەندین، چاوەڕوانی لوتف و کەڕەمی خودا و دوعای خێرتانەکەین، بەڵام دڵگرانین و چەند جاریش خدا ئەجری ئێوەش و ئێمەش بداتەوە بە بۆنەی شەهیدبوونی برامان شێخ عەلی. ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. هەڵۆکان هەرگیز نامرن، ئەوان لە ئاسمانن، لێمانە ڕوانن، بۆ هەمیشە لەگەڵمانن، بۆ هەمیشە لەگەڵمانن، بۆ هەمیشە لەگەڵمانن.